کاتتان باش قوتابیانی بەڕێز. لە چاپتەری سێم باسی داینامیکس ئۆف ئە پارتیکل ئان ڕێکتیلینێر مۆشن دەکەین، واتە باسی جولەی پارتیکلێک دەکەین لەسەر هێڵێکی ڕاست. پێشەوەی دەست بە جولەی پارتیکلێک بکەین لەسەر هێڵێکی ڕاست، لە یاسایەکانی نیوتنەوە دەست پێ دەکەین. بێگومان ئێوە دەزانن کەوە یاسایەکانی نیوتن ژمارەیان سێیە. نیوتنز فێرست لۆ کە نەسی یاسایەکە دەڵێ an object at rest tends to stay at rest and an object in motion tends to stay in motion unless acted upon by an unbalanced force. واتە پارتیکلێک بەس وەستاوی دەمێنێتەوە ئەگەر لە وەستاوی بوو و بە هەمان شێوە لەسەر جولەی خۆی بەردەوام دەبێت ئەگەر لە جولە بوو بەمەرجێک کۆی ئەو هێزانەی کار دەکەنە سەر پارتیکلەکە سەمەیشنی F یەکسان بێ بە سفر، واتە نۆ نێت فۆرسمان هەبێت. ئەو کاتە ئێمە بە زمانی بیرکاری دەڵێن یا خێراییەکەی دەبێت سفر بێ یا ژمارەیەک بێت کۆنستان بێ V دەبێت یەکسان بێ بە سفر، واتە پارتیکلەکە لە ئادڕێستە. ئەگەر V یەکسان بێ بە کۆنستانتێک ئەوە واتە پارتیکلەکە لە جولەدا دەبێت. تەمەن یاسای یەکەم ناویشی هەیە، پێ دەڵێن لۆ ئۆف ئینێرشیا. بێگومان ئینێرشیا زەبری بارنەگۆڕی پارتیکڵێک، بەرگری پارتیکلێک کە بەرگری لە جولە بەخولەکەی دەکات و لە هەمان کاتدا هەر پارتیکلێک کەوا ماسی زۆر بێت واتە ئینێرشیای زۆرە، و هەر پارتیکلێک کەوا ماسی کەم بێت واتە ئینێرشیاکەی کەمە. بێگومان ماس و ئینێرشیا هەمان پێناسیان هەیە لە فیزیا. ماس بەرگری پارتیکلێکە لە جولەی بەهێڵ، بەڵام ئینێرشیا بەرهەڵستی و بەرگری پارتیکلێکە لە جولە بەخولەکەیدا. یاسای نیوتن کە بە یاسای نیوتنی دووەم نیوتن سێکند لۆ بە یاسای جولە ناسراوە، پێی دەڵێن ئیکویشن ئۆف مۆشن. تەبەن باسیەوە دەکاتکەوە کۆی ئەو هێزانەی کار دەکەنە سەر پارتیکلێک یەکسانە بە MI، ئەو بە یاسای جولەیە. M نەگۆڕی هاوچەشەکەیەوە، ئەی تاودانی پارتیکلەکەیە، واتە کۆی ئەو هێزانەی کار دەکەنە سەر پارتیکلێک یەکسانە بە M بارستایی پارتیکلەکە جاران تاودانی پارتیکلەکە. ئەو لە هاوچەشەکەدا دەبینین کاتێک هێزێک کار دەکاتە سەر پارتیکلێک ئەوە تاودانێک وەردەگرێت بە هەمان ئاراستەی هێزەکە، ئاراستەی تاودانەکە و ئاراستەی هێزەکە هەمان شت دەبن. بەڵام وەکو دەیبینین کەوە هەر کاتێک بمانەوێ کەوە تاودانی پارتیکلەکە بدۆزینەوە دەبێتە سەمەیشنی ئێو لەسەر M، یان دەڵێن M کە دەکاتە نەگۆڕی پارتیکلەکە. دەم یاسایە پێ دەڵێن یاسای جولە، و لێرە دەتوانین M دەناسێنین کەوا دەکاتە ماسی پارتیکلەکە، و ئەم یاسایە تەبەن بێگومان لەو کوردینەتانەی کە پێشتر لە چاپتەری دوو باسمان کرد. بۆ نمونە یاسای نیوتن لە کارتیزیان کۆردینیت ئەگەر بین کارتیزیای کۆردینیت بەکاربێنین ئەوە فۆرسەکەمان دەبێتە سێ بەش، بەشێکی دەکەوتە سەر X، بەشێکی دەکەوتە سەر Y و بەشێکی تر دەکەوتە سەر Z. بە هەمان شێوە تاودانەکەشمان دەبێتە سێ بەش، کاتە یاسای دووەمی نیوتن لە کارتیزیان کۆردینیت دەبێتە سێ هاوچێشە. و بە هەمان شێوە ئەگە بمانەوێت دەڵێ ڕایت نیوتن سێکند لۆ ئین پۆلەر کۆردینیت، لە پۆلەر کۆردینیت فۆرس دەبێتە دوو بەش، بەشێکی دەکەوتە سەر R، بەشێکی دەکەوتە سەر تێتا، و تاودان لەسەر R ئەوەی کە باسمان کرد لە چاپتەری دوو ئەوەی ناوکەوانە دوو داتاشراوی R کەم R داتاشراوی تێتە توانبوو، و بە هەمان شێوە ئەو تاودانی کە دەکەوتە سەر تێتا ئەوەیە، کەواتە هاوچەشەی نیوتن لە پۆلەر کۆردینیت دەبێتە دوو هاوچەشە. وەکو گوتمان لە کارتیزیان کۆردینیت دەبێتە سێ، لە سلێندریکال کۆردینیت دەبێتە سێ، و لە سفێریکال کۆردینیت دەبێتە سێ. بۆ دۆزینەوەی هاوچێشەکانی نیوتن لە کارتیزیان و سلێندریکال و سفێریکال دەبێت بگەڕێنەوە سەرەوەی کەوا بزانین فۆرس دەبێتە چەند بەش لەگەڵەوەی ئەکسیلەرێشن دەبێتە چەند بەش. ئەو فۆرس و ئەکسیلەرێشنە کە ئەمە لێرە لە چاپتەر دوو باسمان کرد، دەتوانین لێرە بە هێنانی فۆرس و ئەکسیلەرێشن لە چاپتەر دوو جارێکتر لە ناو هاوچێشەکە دایانێنەوە، بتوانین جارێکتر هاوچێشەکانی نیوتن لە کارتیزیان و سلێندریکال و سفێریکال بنووسینەوە.
طبعا هاوچێشەی یەکەم و هاوچێشەی دووەمی نیوتن هەردووچیان هاوتان بۆی چۆن ئەگە بڵێن بسەلمێنە ئەو دوو هاوچێشەیە هاوتان بۆ ئەوی بسەلمێنین هاوچێشەکان هاوتان دەبێت چی بکەین The law of inertia and the force law can be stated in equivalent ways. چۆن مثلا کە دەڵێن سەمێشنی F دەکاتە سفر لە هاوچێشەی یەکەم گوتمان وگوتشمان سەمێشنی F یەکسانە بە M کەواتە کە M ئەی یەکسان دەبێ بە سفر خۆی M نەگۆڕی پارتکلەکەیە ماسی پارتکلەکەیە نابێتە سفر کەواتە دەبێت تاودان سفر بێ ئەگەر تاودان سفر بێت تاودان دەکات dV/dt کەواتە dV/dt دەکاتە سفر وار کاتێک داتاشراوەی نەخشەیەک کاتە سفر ئەو نەخشەیە دەبێت نەگۆڕ بێت و ئەو نەگۆڕەیە دەبێت سفر بێ یا ژمارەیەک بێت کەواتە V دەکا کۆنستانت ئەو کۆنستانتە یا V نۆتە یان سفرە کەواتە جارشتر لێرە لە هاوچێشەی یەکەم و دووەم بۆمان دەردەچێت کەوە هەردووچیان هاوتان و بۆمان دەردەچێت کەوە V دەکاتە کۆنستانت ئەگەر سەمێشنی F بکاتە سفر و هەمان شێوە کە V دەکاتە کۆنستان کەواتە تەوژم پارێزراو دەبێت داتەشراوی تەوژمیش دەکاتەوە MI و زۆر جاریش هاوچێشەی F دەڵێن دەتوانین بڵێن دەکاتە dP/dt جاگە سەمێشنی F بکاتە سفر یعنی dP/dt دەبێتە سفر واتە P دەکاتە کۆنستانت واتە ئەگەر V کۆنستانت بێ P دەکاتە کۆنستانت واتە مۆمێنتەم پارێزراو دەبێت لە بۆ سیستمەکە یاسای سێمی نیوتن بە خێرایی یاسای کار و کاردانەوەیە For every action there is an equal and opposite reaction کات F12 لێرە سەیریکەن یەکسانە بە سالب F21 ڤێکتەر واتە ئەو دوو هێزە لە بڕدا یەکسانن و لە ئاراستەدا پێچەوانەی یەکترین و ئەو دوو هێزە پێیان دەڵێن internal force واتە پارتیکڵی یەکەم بە هێزێک کار دەکاتە سەر پارتیکڵی دووەم بە هەمان هێز پارتیکڵی دووەم کار دەکاتە سەر پارتیکڵی یەکەم بەڵام بە پێچەوانەی ئاراستەی هێزی یەکەم The equation of motion بە یاسای دووەم دەڵێن The equation of motion وگوتمان ئەو یاسایە ئەگە بین لە کارتیزیان کۆردینەیت بینوسین ئەوە ئێفەکەمان دەبێتە سێ بەش و ئەکسلرێشنەکەشمان دەبێتە سێ بەش و دەتوانین هاوچێشەی نیوتن لە کارتیزیان کۆردینەیت بەو شێوەیە بنووسین ئاگە سەیری پێ ئێفەکە دەبێتە سێ بەش Fx Fy Fz Fx لەسەر بە ئاراستەی I Fy بە ئاراستەی J و Fzش بە ئاراستەی K بە هەمان شێوە ئەکسلرێشنەکەمان دەبێتە سێ بەش تاودان لەسەر X تاودان لەسەر Y تاودان لەسەر Z کەواتە هاوچێشەی نیوتن دەبێتە سێ هاوچێشە و هەر یەک لەم هاوچێشانە Fx دەکا M Ix Fy دەکا M Ay Fz دەکا M Az هەر یەک لەم هاوچێشانە بە تەنیا پێیان دەڵێن ڕێکتلینێر موشن واتە جوولەی پارتیکلێک لەسەر هێڵێکی ڕاست اینجا ئەو هێڵە X بێت یان Y بێت ویان Z بێت کەواتە پێناسەی ڕێکتلینێر موشن دەتوانین بڵێن جوولەی پارتیکلە لە کلێکە لەسەر هێڵێکی ڕاست واتە پۆزیشن velocity acceleration momentum force هەموو ئەو کەمی فیزیاییانەی کە باسی دەکەین دەبێت بکەوێتە سەر هێڵێکی ڕاست اینجا ئەو هێڵە ڕاستە ئێمە دەتوانین ناوی لێ بنێن X و یان ناوی لێ بنێن Y یان هەر تەوەرێشتر Z یان هەر ناویشتر مهم X Y Z کامیان بەکاربێنی دەکرێت کەواتە لە چاپتەری سێ باسی ڕێکتلینێر موشن دەکەین باسی تەطبیقاتی ڕێکتلینێر موشن دەکەین بەڵام پێشەوە بینە سەر هەندێک ئێگزامپڵی ئاسان یعنی کە لە پۆلی یەک یا لە پۆلەکانی پێشتر وەرمانگرتە بۆ نمونە کە ئێمە باسی جوولەی پارتکلێک دەکەین لەسەر هێڵێکی ڕاست کەواتە X of t ئەگەر X of t مان هەبێت ئەگەر X of t مان هەبێت چۆن V of t دەدۆزینەوە ئەو کاتە دەتوانین یەکسەر داتاشراوەی X بەنسبەت t دەبێتە V ئەگەر جارشتر داتاشراوەی وەرگرین دەبێتە تاودان
بەڵام ئەگەر ڤیتیمان هەبێت چۆن ئەکسی دەبینەوە ئەو کاتە یەکجار تەواوکاری وەردەگرین ئەمانە چەند پێناسەیەکە کە پێشتر وەرمانگرتووە وە لە پۆلەکانی تر باس کراوە و ئەگەر هاتوو ئەم جارە ئەیتیمان هەبێت چۆن ڤیتی دەدۆزینەوە ئەو کاتە جارێک تەواوکاری وەردەگرین و جاری دومش کە تەواوکاری وەردەگرین بۆمان دەردەچێتەوە نەتیجەکە دەبێتە ڤیتی بەڵام ئەگەر ئەی ئێکسمان هەبێت چۆن ڤی ئێکس دەدۆزینەوە ئەو کاتە لەم کاتە لەبەرەوەی هاوکێشەی نیوتن دوو گۆڕاوی تێدایە گۆڕاوەکانیش نەخشەن لە بۆتی ئەو کاتە پێویستە چێن ڕوول بەکاربێنین کەواتە تێبینیەکەوە نابێت لە بیرتامچە هەر کاتێک لە پرسیار باسی ئەی ئێکسی کرد یان ڤی ئێکسی کرد یان ئف ئێکسی کرد یعنی ئەو کاتێک کە تاودان نەخشە بێ لە بۆ ئێکس خێرایی نەخشە بێ لە ئێکس ئەوە دەبێت چێن ڕوول بەکاربێنین بۆ ئەوەی شیکاری هاوکێشەی دووەمی نیوتن بکەین دووبارەی دەکەمەوە تێبینیەکە چکە زۆر گرنگە زۆرجار پرسیار بەم شێوەیە دێتە پێشمان هەر کاتێک لە پرسیار باسی ئف ئێکسی کرد یعنی فۆرس نەخشە بێ لە بۆ ئێکس یان ئەی ئێکس تاودان نەخشە بێ لە بۆ ئێکس یا دەڵێ ڤی ئێکس بدۆزەوە یعنی خێرایی بە دەلالەتی ئێکس ئەو کاتە دەبێت چین ڕوول بەکاربێنین یعنی لە جیاتی ئەو دەڵێن دیV over dt دەڵێن دیV over dx dx over dt بزانێ ئێکس لەگەڵ ئێکس دەڕوا لێرە dx دیV over dt دەبینێتەوە یعنی هاوکێشەی دیV over dt یعنی تاودان لە جیاتی بڵین دەکات دیV over dt دەڵێن v دیV over dx ئەمە پێی دەڵێن بەکارهێنانی چین ڕوول کەواتە کەی دەڵێن تاودان دەبێتە دیV over dt ئەگەر ڤیلۆسیتی نەخشە بێ لە بۆ t بەڵام هەر کاتێک ئەگەر ڤیلۆسیتی نەخشە بوو لە بۆ x ئەو کاتە تاودانی چۆن دەدۆزینەوە تاودانەکە دەبێتە نەخشەی x ئەو کاتە دەکاتە v دیV over dx ئەمە خێراییە ئەمەش داتەشراوی خێراییە بە نسبەت x و تەواوکاریەکەش بە هەمان شێوە دەکەینە دوو بەش ڤیەکان لەلایەک و ئەیەکسەکانش لەلایەک ئێستا بۆ نمونە ئەمە ئێگزامپڵێکە ئەگەر x یەکسان بێ بە 6 t توان دوو کەم t توان سێ ئەو کاتە بۆ دۆزینەوەی v داتەشراوی وەردەگرین یەکجار داتەشراوە دەبێتە 12 t کەم 3 t توان دوو 12 t کەم و ئەگەر v یەکسان کەین بە سفر ئەگەر v یەکسان کەین بە سفر ئەو کاتەی کە کەی v یەکسان دەبێ بە سفر ئەو کاتە یەکسان دەبێ بە سفر ئەگەر ئەکسەکەمان مەگزیمەم بێ واتە لە مەگزیمەم پۆزیشن v دەکەینە سفر ئەو کاتە لە چ کاتێک ڕوودەدات t یەکسان بێ بە سفر سێکند یان t یەکسان بێ بە 4 سێکند وەگەر لە وێنەکانیش سێری بکەین دیار دەبێت ئەگەر لێرە تەمەشا بکەین ئەگەر v مان سفر بێت ئەمە v لێرە سفرە کە t سفرە و vش لێرە سفرە کە t یەکسانە بە 4 سێکند کەواتە کە t یەکسانە بە 4 سێکند کە t یەکسانە بە 4 سێکند ئەوە ئەکسەکەمان دەبێتە مەگزیمەم و t یەکسان بێ بە سفر ئەگەر t یەکسان بێ بە سفر ئەوە ئەکسەکەمان منیمەمە یعنی سفرە چکە نەخشەیەک لە منیمەم پۆینت یان لە مەگزیمەم پۆینت ئەوە داتەشراوەکەی دەکاتە سفر و vش دەکات خێرایی دەکاتە داتەشراوەی x بە هەمان شێوە ئەگەر بینجارشتر داتەشراوەی vەکە وەرگین ئەو کاتە دەبێتە 12 کەم 6 t 12 کەم 6 t ئەو کاتە کە تاودانەکە یەکسان دەکەین بە سفر تاودانکەی دەبێتە سفر ئەگەر خێرایی مەگزیمەم بێت کەواتە کاتێک بڵین لە چ خاڵێک خێراییەکەمان مەگزیمەمە ئەوە پێویستە تاودانەکە یەکسان کەین بە سفر واتە t دەکاتە 2 سێکند ئاگە بگەڕێنەوە سەر وێنەکە بزانە کاتێک کە t یەکسانە بە 2 سێکند خێراییەکەمان دەبێتە مەگزیمەم پۆینت کەواتە کاتێک t یەکسانە بە 2 سێکند خێراییەکە مەگزیمەمە و دەتوانین ئەو خاڵەش بدۆزینەوە کاتێکەوە ئەکسیلرێشنەکە یەکسان دەکەین بە سفر بە هەمان شێوە ئێگزامپڵی چارەم هەمان شتە بەڵام بەس نەخشەکە گۆڕاوە جارێکی تریش دەتوانین هەم وێنەکان بچێشین هەم v بدۆزینەوە و تاودانیش بدۆزین جا بەم شێوەیە
وكاتك باسي جولي بارتكلك دكات اگر باسي جولي بارتكلك بكين او كاتا اف دكاتا ام اي وهو افاني كهمانا ياد بي نخشه بي لبوتي زانا اف نخشه لبوتي يعني if نخشه لبو x دلين force is a function of position when if نخشه لبو velocity يعني دلين the force is a function of velocity when نخشني لبو هيتيان أو كاتتي دلين the force is constant كات أو force عنك هيتمان if is a function of time if is a function of position if is a function of velocity يعني if دكاتة constant وكاتك if نخشبه لبو t وثمان اگر دابش يمكن او كاتا معنى وايا acceleration is a function of t كاتك if نخشبه لبو x واتا acceleration تا نخشه لبو x وكاتك if نخشبه لبو v واتا تاودان نخشه لبو v وكاتك if دكاتا constant او كاتا معنى وايا if دكاتا constant Uniform rectilinear motion جوولەی پارتکلێک لەسەر هێڵێکی ڕاست بە خێراییەکی نەگۆڕ ئەمە پێناسەکەیت Uniform rectilinear motion واتە جوولەی پارتکلێک لەسەر هێڵێکی ڕاست و خێراییەکەی نەگۆڕێت ئەگەر خێراییەکەی نەگۆڕێت دەتوانین بڵێن دەیەوێتە تاودانەکەی سفر بێت واتە the acceleration is 0 and the velocity is constant أنا v دكا constant وكا v constant بي أو كاتا دتوانين x بدوزينو x دكاتا vt accelerated uniform rectilinear motion واتا جولي particle لسر هێڵێکی ڕاست ئەگەر تاودانەکە نەگۆڕ بێت و ئەگەر تاودانیش نەگۆڕ بێت ئەو کاتە ئەو یاسانەی کە لە پۆلی 1 یا لە پۆلی 6 وەرمانگرتووەها بە بیرتان دێنینەوە v دەکا v نۆت at x دەکا x نۆت زائد v نۆت t زائد 1 لەسەر 2 at تواندو یان v تواندو دەکا v نۆت تواندو زائد 2 ax یان 2 ax کەم x نۆت ئەو کاتێک کەی ئەو یاسانە دەتوانین بەکاربینین ئەوە کاتێک کەوا پارتکلێک لەسەر هێڵێکی ڕاست دەڕوات و تاودانەکەی نەگۆڕ بێت ئێستا لەو فۆرسانەی کە باسمان کرد ئێگزامپڵێک وەردەگرین کە باسی جوولەی پارتکلێک دەکات لەسەر هێڵێکی ڕاست و فۆرسەکە کۆنستانت بێت گوتمان چوار جۆرە فۆرسمان هەیە force is a function of time force is a function of velocity force is a function of position and force is constant ئەمە نمونەیەکە لەسەر فۆرسێک کە کۆنستانت بێت ئەگەر وتم نمونەیەک بێنەوە باسی جوولەی پارتکلێک بکات لەسەر هێڵێکی و ڕاست و فۆرسەکە کۆنستان بێت ئەوە دەتوانین بڵێن پارتکلێک لەسەر ڕوویەکی لێژ دێتە خوارێ کاتێک پارتکلێک لەسەر ڕوویەکی لێژ دێتە خوارێ ئەو کاتە ئەو هێزەی کە پارتکلەکە دەهێنێتە خوارەوە هێزێکی نەگۆڕە هێزەکە f دەکاتە کۆنستان با سێری کەمزان ئەو f چۆن دەکاتە کۆنستان کاتێک پارتکلێک لەسەر ڕوویەکی لێژ دێتە خوارێ ئەوە دوو کەسمان ئەگەر هێز مقاومەی هەوا هەبێت یان نەبێت با سەرەتا بۆ دەست پێ بکەین without friction یعنی مقاومەی هەوا دەکاتە سوپر ئەو کاتە تەوەرەی x با لەسەر ڕۆ لێژەکەی بێت تەوەرەی y ستون دەبێت لەسەر ڕۆی لێژەکە ئەوە جوانترین شیکارە بۆ تەوەرەی سیستمەکە ئەو کاتە ئەو هێزی کار لە پارتکلەکە دەکات هێزی کێشی پارتکلەکەی mg لەگەڵ هێزێکی ستونی نۆرمال فۆرس ئەو هێزە ستونیە ئەو هێزی کێشی پارتکلەکە شیتەڵ دەبێت بەشێکی دەکەوتە سەر تەوەرەی x ئەگەر بین شیتەڵی کەین ئەمە بەشێکی دەکەوتە سەر تەوەرەی x بەشێکی دەکەوتە سەر ستون لەسەر تەوەرەی x یان دەکەوتە سەر تەوەرەی y جا ئەو بەشێکە دەکەوتە سەر تەوەرەی x لێرە پێی دەڵێن mg sin تێتە و ئەو بەشێکە دەکەوتە سەر تەوەرەی n یان بۆ ستون لەسەر تەوەرەی x دەکاتە mg cosine تێتە کەواتە کۆی ئەو هێزانەی کار دەکەنە سەر پارتکلەکە لەسەر تەوەرەی x یەکە ئەوش دەبتە mg sin تێتە mg sin تێتە کەواتە ئەو هێزێک کە پارتکلەکە دەجوولێنێتەوە پێی دەڵێن mg sin تێتە بەڵام ئەو هێزانێک کە دەکەونە سەر تەوەرەی y یەکیان لە بۆ سەرێ دەبێ n
یەکیان لە بۆ خوارێ بە هەمان بەڕ پێ دەڵێن mg cosine theta کەواتە n و mg cosine theta یەکسانن کەواتە جوولە لەسەر تەوەرەی y نییە بە دوو هێز کار دەکاتە سەر پارتیکلەکە لەسەر تەوەرەی y یەکیان لە بۆ سەرەوە یەکیشیان لە بۆ خوارەوە ئەوەی خوارەوە پێ دەڵێن mg cosine theta ئەمەشی تەڵ دەکەین گوتمان mg دەبێتە دوو بەش بەشێکی لەسەر x بەشێکی لەسەر y ئەوەی سەر x پێ دەڵێن mg sin theta کە ئەوە دەبێتە جوولەی پارتیکلەکە ئەوەی خوارەوەش پێ دەڵێن mg cosine theta کە یەکسانە بە n کەواتە جوولە لەسەر تەوەرەی y نییە بەس جوولە لەسەر تەوەرەی x جاگە سەیری ئێرە بکەین تەمەشا بکەین ئەو هێزە سیر بکەین m نەگۆڕە g نەگۆڕە sin theta نەگۆڕە نەگۆڕ زاران نەگۆڕ زاران نەگۆڕ یەکسانە نەگۆڕ کەواتە f دەکاتە کۆنستانت و ئەگەر f کۆنستانت بێت کەواتە تاودان دەکاتە کۆنستانت ئێگزامپڵی 6 وەکو ئێگزامپڵی 5 وایە بەڵام فقط جیاوازەکە لەوەیە دەڵێن ئەگە فریکشن هەبێت ئەگە فریکشن هەبێت ئەو کاتە هێزی لێخشاندن پێچەوانەی جوولەی پارتیکڵەکە دەبێت واتە لێرە n و mg cosine theta وەکو خۆیان دەمێنێنەوە جوولە لەسەر تەوەرەی y نابێت فقط لێرە دەڵێن m دەبڵ مشتقات x دەکتە mg sin theta ناقسەن f small کەواتە هێزی لێخشاندنە ئاگەر بین سەیریکەین لە ئێگزامپڵی ژمارە 6 ئەو f small ئەگە هێزی لێخشاندن هەبێت فقط ئەو ئێفەمان زیاد دەبێت هێزی لێخشاندنیش بۆ دۆزینەوەی بۆی بیدۆزینەوە دەکاتە هاوکۆڵکەی لێخشاندن می و جاران n دەکاتە چ گوتمان n دەکاتە mg cosine theta کەواتە بۆ دۆزینەوەی fx ئەم جارە بزانە دەڵێن mg sin theta ئەوە هە لە ئێگزامپڵی 5 مان ناقسەن fەکەش دەکاتە می و n ئێنەکەش گوتمان دەکاتە mg cosine theta ئەو f وایەکە هەر جارشتر وەک خۆی دەبێتەوە استفاد کەواتە ئەگە جارشتر سەیری fxەکە بکەینەوە لەبەرەوە می و هاوکۆڵکەی لێخشاندن نەگۆڕە نیش دەکات mg cosine theta ئەوەشیان هەر نەگۆڕە کەواتە جارشتر دەبتە نەگۆڕ کەم نەگۆڕ یەکسانە بە کۆنستانت کەواتە کا پارتیکلێک لەسەر ڕوویەکی لێژ دێتە خوارەوە ئەگەر هێزی لێخشاندن هەبێت ویان هێزی لێخشاندن نەبێت ئەو کاتە ئەو هێزێک کە پارتیکلەکە لەسەر ڕوو لێژەکە دێنێتە خوارەوە هێزێکی نەگۆڕە دووبارەی دەکەمەوە ئەگەر وتمان پارتیکلێک لەسەر ڕوویەکی لێژ دێتە خوارەوە هێزی لێخشاندن هەبێت ویان نەبێت ئەو هێزێکەوە پارتیکلەکە لەسەر ڕوو لێژەکە دەهێنێتە خوارەوە ئەوە هێزێکی نەگۆڕە واتە f دەکاتە کۆنستانت و لەم حالەتە ئەگەر بین ئێفەکەمان هەبێ بین تاودانەکە بدۆزینەوە ئەو کاتە تاودانەکە دەبێتە g sin theta کەم می و cosine theta ئەو تاودانە نەگۆڕە بەڵام ئەم نەگۆڕەی کە هەیتمان یا دەبێت سفر بێ یا پۆزەتیڤ بێت ویان نێگەتیڤ بێت کەی سفر دەبێت ئەگەر sin theta یەکسان بێ بە می و cosine theta کەی پۆزەتیڤ دەبێت تاودانەکە ئەگەر sin theta گەورەتر بێت لە می و cosine theta و کەی نێگەتیڤ دەبێت ئەگەر هاتوو sin theta بچووکتر بێت لە می و cosine theta ئەگەر تاودان سفر بێت واتە پارتیکلەکە لەسەر ڕوویەکی لێژ دێتە خوارەوە بە خێراییەکی نەگۆڕ و ئەگەر تاودان پۆزەتیڤ بێت واتە خێرایی پارتیکلەکە لە زیادبووندایە و ئەگەر تاودانیش نێگەتیڤ بێت ئەوە مانای وایە خێرایی پارتیکلەکە وردە وردە کەم دەبێتەوە واتە لە کەمبووندایە لە ڤیدۆی داهاتوو و لە محازەرەی داهاتوو باسی فۆرسێکی تر دەکەین ئەگەر هاتوو فۆرسەکە نەخشە بێت لە بۆ تی ئەو کاتە شیکاری پرسیارەکە چۆن دەگۆڕێت و چۆن دەبێت وتمان چار جۆرە فۆرسمان هەیە فۆرسێک کۆنستان بێ باسمان کرد و لە محازەرەی داهاتوو باسی فۆرسێک دەکەین کە نەخشە بێت لە بۆ تی هەروها باسی فۆرسێکی تر دەکەین کە نەخشە بێت لە بۆ v و باسی فۆرسێک دەکەین کەوا نەخشە بێت لە بۆ x هەر شاد و سەرکەوتوو بن